ئازیزان سڵاوتان لێبێت، خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەکەمەوەش. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی گرنگ دەکەین کە ئەویش پرۆژە یاسای چاکسازیەکە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆرێک لە پەرلەمانتاری بەشێک لەلایەنە سیاسیەکان هەریەکەو بە شێوەیەک باسی لە ئەو پرۆژە یاسایە دەکرد، زۆر بە گرنگیەوە باسییان لە پرۆژە یاسای چاکسازی دەکرد. بەڵام لە ماوەی ڕابردوو ئەوەی دەبیندرێت تاوەکو ئێستا نا خێری بۆ حکوومەت هەبوو بەو شێوەیەوە، نا خێرێکی ئەوتۆشی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبووە و هیچ دۆخێکی لە ژیانی خەڵک نەگۆڕیوە پرۆژە یاسای چاکسازی. ئەمڕۆ ڕێکخراوی ستۆپ راپۆرتێکیان لەبارەی راپۆرتی شەشمانجیان لەبارەی یاسای چاکسازی بڵاو کردەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم فەرمان ڕەشاد، یەکێک لە ڕێکخەرانی پرۆژەکە و پرۆژەی چاودێریکردنی هەنگاوەکانی یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کاک فەرمان. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ئایا یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێ دەکرێت یاخود بە شێوەیەکی دیکە ئەو هەنگاوانە یاخود ئەو شێوەیەی کە باسی لێوە دەکرات یاسای چاکسازی وایە و بە شێوەیەکی گەورە باس لە یاسای چاکسازی دەکرات، ئایا بەڕاستی یاسای چاکسازی هیچ خێر و بێرێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هێناوە تاوەکو ئێستا؟ بەڵێ زۆر سپاس کاک بڕیار. دیارە یاسای چاکسازی لە مانجی هەفتی ساڵی پارەوە کەوتۆتە بواری جێبەجێکردن، بەڵام ئەوەی کە ئێمە بڵێن لە داچوونەکانمان بۆمان دەرکەوتووە بەداخەوە تاوەکو ئێستا یاساکە زۆر بەخاوی دەچتا بواری جێبەجێکردن و ئەو وەزارەت و دامەزراوانەی کە زیاتر پێویستە تەرکیزیان لەسەر بکرێت بۆ جێبەجێکردنی یاساکە کەمترین کاری تێدا کراوە. وەزارەتی پێشمەرگەیە، وەزارەتی بڵێن ناوخۆیە، هەروە لیستی خانەنشینیە کە ئەوانن کە ئەگەر لەو بوارە یاساکە بستە بواری جێبەجێکردن دەتوانێت سوودێکێ بێت بۆ خەزینەی حکوومەت و بەشێک لەو خەرجیانە کەم بکاتەوە. بەڵام وەک باسم کرد لەو دامەزراوانە نەچۆتە بواری جێبەجێکردن، زیاتر هاتوون ئەوانەی کە ڕەبتی بە دامەزراوە مەدەنیەکان هەیە، فەرمانبەران، مەسەلەن هەندێک لە چین، مەسەلەی ئەوانەی کە زیندانی سیاسین، ئەوانەی کە سوکاری شەهیدن، ئەوانەی کە هاوکاری کۆمەڵاتیانی بەداخەوە زیاتر تەرکیزە ئەوانەی کە ئەگەر ئەو هەنگاوانە لەو بوارانە بستە ینی جێبەجێش بکرێن شتێکی ئەو تۆ ناگەڕێتەوە بۆ خەزینەی گشتی. مەلەفە گەورەکەی کوردستان کێشە گەورەکەیە بە پلەیەکەم وەزارەتی پێشمەرگەیە کە وەگەیمە بە دەوڵات سومان کردوێت، تەنانەت یەکەکانی هەفتاوەشتا وەڵامی نووسراوەکانی وەزارەتی پێشمەرگەش نادنەوە. جگەلەوەی کە وەکەوەی کە وەزارەتی پێشمەرگە ڕادگوتیانەکە لەگەڵ وەزارەتەکانی تر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هاوکار نین لەگەڵیان. واتە بە گشتەکەی تاوەکو ئێستا ئەو بانگەشێکە پێشتر بۆ یاسای چاکسازی دەکرا کە ئەو پەرلەمانتار هەبوو دەیگوت ڕەنگە 100 میلیۆن دلار بۆ بودجێ گشتی بگەڕێنەوە، هەبوو زیاتریشی دەگوت. تاوەکو ئێستا بەو شێوەیە نیەوە. ئەو بڕێکە لە نەتیجەی جێبەجێکردنی یاساکە بۆ بودجە دەگەڕێتەوە، وەکو لە راپۆرتەکە ئاماژەوە پێکرا زۆر کەمترە لەوەی کە بڵێن بانگەشێ لەوە دەکرا. واتە ئەوەندەی لە زیانی بەچینی هاوڵاتی گەیاندووە، ئەوەندە زیانی هەم بە بەرپرسان هەم بە بەرپرسانی گەندەڵ، ئەو کە بەرپرسانەی کە گەندەڵی دەکەن لە خاڵە سنوورەکان نەگەیاندووە. نەخێرانی ئەو یانی یاساکە لەسەر مەسەلەی موچە و خانشینی و ئیمتیاز و بەخشینەکانە، ینی پەیوەندی بە بوارەکانی تری چاکسازنیە. بەڵام ئەوەی کە هەیە ینی وەک باسم کرد ئەوەندە کار لەسەر دۆسیەکانی هاوڵاتیان کراوانی فەرمانبەری یاساییان وەکو کە سوکاری شەیدان و ئەو بوارانە نەچون لەسەر ئەسلی مەسەلەکە کە ئێمە زۆر جاگوتومانەکە لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی تەنانەت لە راپۆرتی دووەم بە 1.6 باسی پێشمەرگە و ئاسایش و ئەو راپۆرتی دووەم کە لە ماوەی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران دا پەرلەمان بە هیچ زۆرێک باسەوە ناکات. وەک باسم کرد تەنها تەرکیزی لەسەر کۆمەڵێک دۆسیەی فەرمانبەران کردو کە ئەوەندە ینی ناتوانێت دەوریە بێت لە مەسەلەی وەگوتم لابرنی خەڵکی ناشایستەوە جێڕانەوەی ئەو پارێکە خەڵک بە ناشایستەی لە وەریان گرتووە. زۆر باشە. ئەی لەبارەی خاڵە سنووریەکان
خۆتەزانی لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان هەم بڕیاریدا هێزێکی تایبەت بۆ خاڵە سنووریەکان دروست بکرێت، هەمیش لیژنێکی پێکێنا بۆی لە خاڵە سنووریەکان چاکسازی بکرێت. هیچ چاکسازیەکەەوە ئێوە بە دوواداچوونتان کرد بێت لە خاڵە سنووریەکاندا هیچ چاکسازیە کراوە؟ بخۆی لە مانجی 3 ساڵی پار حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران 4 بڕیاری دەرکرد کە لە بۆ مەسەلەی چاکسازی بوو لە نێشتنی قاچاقچەتی، لابردنی لێخۆشببوونی گومرجی، وەروەها ینی ئەوانەی کە کۆمپانیانەی کە لە خاڵە سنووریەکان کار دەکەن بۆی چونکە 180 داهاتیان بۆ خودی کۆمپانیەکان دیستی بۆ حکوومەتی ئەو کۆمپانیانە. وەرمانجیەکی ئەم ساڵیش حکوومەت هێزێکی دروست کرد بۆ کۆنتترۆلکردنی دیاری قاچاقچەتی، بەڵامەتە ئەو دەقێژە مەقسەدەکەی ئەو دیاردان هەمووی بەردەوامەوە هیچ هەنگاوێکی جدی هەم لە بۆ کۆتاییێنان بە لێخۆشببوونی گومرجی، چونکە ئێستاش بۆتە بابەتێکە تاڕاتێک بۆتە میزاجی و هەم مەسەلەی نێشتنی قاچاقچێتی نەچۆتە بوار جێبەجێکردن. باشترین بەڵگەش چەند ڕۆژی ڕابردوو یاریدەری سەرۆکی حکوومەت خۆی لە کۆنگرێش ڕۆژناوی باسی ئەو حاڵەتانێکی کە بەردەوامە. بۆیە بە تەسەوری من ئەو دیاردانە تاوەکو ینی ئیرادەی ڕاستەقینە نەبی لایەن بەرپرسانی باڵایی دوو حیزبی حکومڕان ناتوانێت بە لیژنە و بە بڕیار و بەو پێکەنانی هێز وانە کۆنتترۆل بکەیت، چونکە ئەکید ئەوانەی کە ئەو دیاردانە یان ئەو کاران دەکەن ئاسایی نین وە پشتیوانی گەوریان هەیە و ئەو هێزانش کە دەچن لە خوارەوەی ئەوانەوانە هێزی تایبەتی خۆیانیان هەیە وەک چۆن حکوومەتێتی ئەوان شەیتیان. لەبەرەوە پێم وایە بەو شێوازە بڕیارانە سوودێکی تۆ نابێت هەم لە ڕووی کواڵیتی خواردەمەنی و دەرمانکەرە و خاڵە سنووریانە داخل دەبرن کە ڕەنگە ئەوانەی کە بە شێوەی نایاسایی داخل دەبن زیان بە تەندروستی خەڵک بگەیەنرێت و هەم خواردەمەنی و ینی هەمووی دەرمانەوانیان مەترسێکی جگار گەورەیە. پێم وایە لە هەر وڵاتێک بە حکوومەتەوە بە خەمساردی مامەڵەی لەگەڵ نەدەکرد پەرلەمان یان خەڵک لە ڕاستە زۆر جدیتر، چونکە قسەکردە لەسەر ژیان و تەندروستی وڵاتیان کە بەداخەوە لەبەر گەندەڵی هەندێک خەڵک چاوپۆشی لێکراوە. زۆر باشە کاک فەرمان، خۆتەزانی لە هەرێمی کوردستان مەسەلەی نەوت پرسێکی گرینگە و زۆرترین قسە و باسی لەسەر دەکرێت. ئایا یاسای چاکسازی چی لە دۆخی گرێبەستە نەوتەکان گۆڕیوە، چی لەبارەی نەوتەوە گۆڕیوە؟ خۆی ئێمە وەک باسم کرێشر یاسای چاکسازی ڕەبتی ڕاستە خۆی بە مەلەفی نەوت نییە، بەڵام لە چوارچێ هێڵە گشتەکانی چاکسازی کە 13 هێڵ بووکە سەرکار کابینەوە ڕاگەاندرا لەوێ بەڕوونی ئاماژە بۆ کراوەکە لە پێناو زیادکردنی داهاتی حکوومەت و داهاتی گشتی ئەو بڵێن پێداچنەوە بە گرێبەستەکان دەکرێت. بەڵام بەداخەوە وەگەوەی ئێمە بینیماوە لە راپۆرتی دیلۆیت پیشانیدا تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک لەو بوارە نەچۆتەوە، ینی هەنگاوی جیاواز لە کابینە پێشنەدراوەکە. ئێمە بە جۆرە راپۆرتی دیلۆیت خوار 180 داهاتی نەوت ئێستاکە بە سافی دەکاتەوە خەزینە وەزارەتداری، ئەوان تر هەموو بە خەرجی و بە خەرجی بۆڕی و خەرجی گواستنەوە و دەرێنان ئەوانەکە بەشە چەند خەرجی ناپێویستن دەکرێت گەر پێداچنەوەی جدی بکرێ ئەو گرێبەستان هەموار بکرێنەوە لە خزمەت بڵێن ینی ماڵی گشتی و ئەوە سامانی گشتی بێت و پڕەکی زیاتر بگرێتەوە. بەڵام بەداخەوە وەک باسم کرد تاوەکو ئێستا هەروەک خۆیتیانی ئەو مەلەفەش. زۆر باشە. هەر لە چوارچێوەی هەڵە گشتەکانی کارنامەی یاسای چاکسازیدا بابەتێکی تر هەیە سەبارەت بە گەڕانەوەی مڵک و ماڵی گشتی. ئایا لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێ ئێوە بە دوواداچوونتان کردووە هیچ مڵکێکی گشتی گەڕاوەتەوە؟ نەخێریانی ئەوەی کە ئەمە لە سەرەتای و کابینەیە بینیمە هەندێک هەنگاو دەستی پێکرد بە تایبەت لابردین مەزرعە و ئەوانەی کە باخانێک بە تایبەت لە سنووری هەولێر کە بە نایاسایی دروستکرا بەشەشە، بەڵام ئەوە بە تەواوی ڕاگیرە و بپێچانەوە ئێمە لە کەیسی نەخۆشخانەی سانتیلایز بینیمان کە ئێمە حکوومەت مەخستە بەردەم بە پرسیارەتێکە ئەو مڵکە ئەو خستەخانەیە کە بە 65 میلیۆن دلار لەسەر ڕوبەرێکی 40 زەوی کە ڕوبەرێکی ێزگار فراوانە دروست کرا دراکەرتی تایبەت بەداخەوە تاوەکو ئێستا حکوومەت سەرڕایەوەی کە لیژنەی پێکەنیا لە مانجی 8 ساڵ 2020 بەڵام هەتا ئەو دقەیەش هیچ کارێک نەکرا بۆ جێڕانەوەی ئەو نەخۆشخانەی و حکوومەت هیچ
ڕوونکردنەوە چی نەداوتەنان کەیسەکە چۆتە دادگەش کاری لەسەر ناکات بۆیە بەداخەوە لە پرسی جێرانەوەی مڵک و ماڵی گشتی ئێستاش هەر بەردەوامە و ئەوەی کێمە تێبینی ماکرد لە ماوەی ڕابردوو هەندێک مڵکی حکوومەت فرۆشران بە پاسای ئەوەی کە هەوڵ دەدرێت خەرزەکانی پێ بدرێتەوە یاخود لە بۆەوەی کە خەزێنەی وەزارەتی دارایی پێ بڵێن دەوڵەمەند کرد کەوانە هەمووی هەنگاوی خراپن مڵکی گشتیدەوەی پارێزگاری لێ بکرێت و ئەمە زیاتر لە نزیکی 100,000 دۆنم زەویزاری پشتکاڵی بەردەڵان و دارستان ماهای کە زێتە ڕووی کرایتە سەر لەو کابینێ تاکوسە هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتانەش نەنراوە لەبەرەوە وەک باسم کرد بەداخەوە هەنگاوەکان ئێزگار خاون لەو بوارە و حکوومەت هەنگاوی جدی نەناوە بۆی کە پیشانی بدات کە جدیە لە جێرانی ئەو ملک و ماڵانە چی وەزارەتەکان چی حکوومەت خۆی و ئەوانەی کە ڕۆژان ڕێزە دەڕۆیان دەکرێتە سەر. زۆر باشە هەر لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەت یاریێمی کوردستان باسی ئازادی ڕادەربڕین دەکرا باسی یاسای مافی بەدەستێنانی زانیاری دەکرا ئایا ئەوەی ئێوە بە دوواداچوونتان کردووە لەو راپۆرتەش کە ئەمڕۆ خستانە ڕوو چیتان بۆ دەرکەوت لەبارەی ئازادی ڕادەربڕین و مافی بەدەستکەوتنی زانیاری لەلایەن کابینەی نوێمی حکوومەت یاریێمی کوردستان بۆ ڕۆژنامە بنووسان ئەوەی کە ینی کارنامەکەی خوێندی بێتەوە کارنامە حکوومەت بەتابەتی لە گشتەکانی چاکسازی بەڕوونی دیارەکە جەخت لەسەر مەسەلەی زیادکردنی شەفافیت دەکاتەوە و لە بۆ نێشتنی گەندەڵی بەڵام ئەو یاسایە کە دەتوانێت ڕۆڵێکی ئێزگار گەورەیە بێت لەو بابەتە تاوەکوسە نەخراوەتە بواری جێبەجێکرد ینی ئێمە تەنانەت ئەوەی هەستمان پێکرد و پێچوانە هەوڵ دەدرێت زیاتر دامەزراوەکان سنووردات لە مەسەلەی پێدانی زانیاری وەک لە کۆنگرە ڕۆژنامەیەکەژە ڕخسمانە ڕوو تەنانەت ماڵپەڕی وەزارەتەکانیش ینی سەرجەمیان دادەخرێن و تەنها ئەو وەزارەتانە لە ڕێی ماڵپەری ئەنجومەنی وەزیران دەتوانن یان زانیاریەکانیان بڵاوکەن ئەویش بە فلتەری ئاو تێدەپەرواتە بۆ منە ئەدمینە کەسێک نییە کە لە وەزارەتی بۆ منە کوشتتوکار ڕاستەخۆ خۆی زانیاریەکان داخڵکە بۆ کورە فلتەرە بێت ئەو زانیاری ئەوان بڕیادە بڵاو کردوانەکەمە پێچەوانەی مەسلەی پەرەپێدانی شەفافیت و لا مرکزیەتە بەڵکو مرکزیەتی زۆر توندی تێدایە کە ئەمە لە خزمەت پرۆسەی چاکسازی و ڕوبەڕوونی گوندەڵینە ئەگەر نیەتێکی جدیە بێت ئەو یاسایە زۆر زۆر دەتوانێت ڕۆڵیا بێت و دامەزراوەکان ناچارەکە زۆرتی زانیاری بۆ ڕاگشتی بڵاوکەنەوە کە زانیاری بڵاو دەکەوە ینی ناتوانین تۆ بۆ منە لەگەڵ زانیاریەکان ناڕازی چونکە خەڵکەکەی بۆ نوێ مەڕەخراوەکان میدیا و خەڵکی تر ئۆپۆزیسیۆن ئەوانە بە دوواداچوون بۆ زانیاریەکان دەکەن بەڵام کە تۆ زانیاریەکان دەشاریەوە ئەوە دەرفەتێک دەدێ و خەڵکێکە نیەتی گەندەڵیان هەبووی کە ئارەزوی خۆیان یاری بە ژمارەکان بکەن و دەستکاری بکەن. زۆر باشە ئەی لەبارەی مەسەلەی بڕیاردانی پەسەندکردنی بودجە ئێوە چی دەڵێن ئەوەی ئێوە بە دوواداچوونتان کردووە ینی ئێمە باسی کۆمەڵی کەنگا و ئەوەمان کرد کە بنمونە مڵکی گشتی نەگەڕاوەتەوە وەکو پێویست یاسای چاکسازی وەکو پێویست جێبەجێ نەکراوە بەڵام لایەنە باشەکانی ئەو یاسایە چی بۆ ئەوەی ئێوە بە دوواداچوونتان کردووە لەسەر مەسەلەی هەم پرۆژە یاسای بودجە و دروستکردنی ئەنجومەنی ڕاژە ینی ئێوە قسەی ئێوە چیە لەو بارەیەوە؟ بەڵێ وەک ئێمە لە راپۆرتەکەش ئاماژەمان پێ کردووە بڕیاری پەسەندکردنی بودجە کە بەداخەوە تاکوستا هەر لە ئەنجومەنی وەزیران نێدایەتە پەرلەمانی کوردستان بڕیارێکی ئێمە بە هەنگاوی ئیجابی ینی لە قەڵەمی دەدەین لەبەرەوەی کە ئەو کاتی چاودێری پەرلەمانی دەرگا دەکاتە بۆ چاودێری پەرلەمانی و خەڵک دەزانێ و داتێ ینی چۆن دابەش دەکرێت ڕەنگە نەعەدالەتی جوگرافی و زۆر جاروەیە بەشێک لە شارەکان ماژە پێدەکەن هەیە ئەوە نەیەڵێت بە شێوەی چاوسەنگ بودجە دابەش بکات ئەوە ینی هەنگاوی باشە بۆی کە وەک باسم کرد خەرجی و داهاتەکان ڕوومی ئەگەر چێ پێشتریش بودجە بووە گەندەڵیار هەبووە بەڵام دەتوانێت ینی ڕۆڵەکی باشتری بێت بەڵام لێرە ئێمە لە راپۆرتەکەش ئاماژەمان پێگرمە ترسێک هەیە کا زۆر زۆر گرنگە ئاماژە پێ بکەین ئەوەیە کە ئەگەرێکەیە لە چوارچێوەی یاسای بودجە ئەو لێبڕینێکی ئێستا هەیە بە یاسایی بکرێت چۆن بەوەی کە ئەو پرۆژە یاسای بودجە 2000 دەبتە یاسا ئێمە حکوومەت یاریێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی موچەی خەڵکی بڕیەوە 120ەکە هیچ پاڵپشتێکی یاسایی نیە یعنی ساڵی پار فەرمانبەرێک سکاڵاشی لە حکوومەتەوەکە لی بردەوە لە حکوومەت بەڵام دواتر لە پێداچنەوەی داوایەکە سکاڵاکە حکوومەت فشاری کردووە
ئەو بڵێن بڕیارەکە پێچاو نەکراوە لە دادگای کارژێڕی هەولێر. بەڵام ئەگەر هاتوو ئەو ساڵ لە چوارچێوەی یاسای بودجە ئەو لێبڕینە بڵێن جێ بکرێتەوە بۆ نمونە فەرمانبەرێک سەتادەی لێبڕی ئەوە یعنی ڕاندێکی یاسایی وەردەگرێت و کات ئێمە ناتوانین بڵێن حکوومەت بە ناسایی موچێ بڕۆ لەبەروی بە جێری یاسای بودجە بابەتەکە پەسەندەکە بۆیە ئەو خاڵی بودجە ئەوەی لێ دەرچێت بابەتەکان کرد ئیجابی بۆ هیواداریشین لە یاسای بودجە ئەو خاڵی تێدا جێگیر نەکرێت و بە پێچوانەوە حکوومەت تاکید بکاتەوە لۆی کە موچەی فەرمانبەران خۆی بدات بەتایبەت پاش ڕێککەوتن لەگەڵ بەغدا و بەرزبوونەوەی نرخی دۆلار و بەرزبوونەوەی نرخی نەوت و زیادکردنی داهاتەکان ئەوانە هەمووی دەبێت هۆکار بێت و ئەو یاسای چاکسەری کە خۆیان دەڵێن جێبەجێ دەکەین ئەوان دەبێت بنە فاکتەرێک ئەو لێبڕینە نەمینێت و حکوومەت بە شێوەیەکی تەواو موچەی فەرمانبەران بدات. زۆر باشە. ئەی لەبارەی دروستکردنی ئەنجومەنی ڕاژە ئایا ئەو بڕیارە تا چەند بڕیارێکی دروست بووە و لە جێی خۆی بووە؟ خۆی لە دنیا ئێستا کاک برا لە سیستەمی پێشکەوتووی ئیدارەدان ئەنجومەنی ڕاژە نەما شتێک نەما بۆنە لە سەروی لە ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستی هەموو وەزارەتەکان بکات چۆن فەرمانبەرداربن پلە بەرزکردنەوە بابەتەکانی تر. بەڵام لە بۆ قۆناغی کوردستان کە ئێمەشان نەگەیشتنەوە قۆناغا پێویستە و ئەگەر هاتوو ئەو ئەنجومەنە دروست بکرێت بەڵام هەیکەلێتێکی مۆدێرن بی و سەرپەرشتی دووبارە داڕشتنەوەی فەرمانبەران بکات چکە ئێستا ئێمە ئاز دەکەین نەعەدالەتی چێزگار زۆر هەیە لە دابەشکردنی فەرمانبەران بەسەر دامەزراوە جیاجیەکان. یعنی لە ماوەی ڕابردوو وەزیری ڕۆشنبیری خۆی لە لێدوانکی ڕۆژنامەی گوتی ئێمە 6,000 فەرمانبەرمان هەیە لە وەزارەتەکەمە بەڵام کارەکانە بە 2,000 فەرمانبەر بەڕێوە دەچێت. بەڵام وەزارەتی شێر ڕەنگە پێویستی بە 10,000 فەرمانبەر بی 5,000 فەرمانبەری بواتە نەعەدالەتێکی زۆر هەیە لە دابەشکردنی فەرمانبەران بەسەر دامەزراوەکان. ئەگەر ئەو ئەنجومەنە دروست بکرێت و سەرپەرشتە و پرۆسێ بکات و مەسەلەی بەرزکردنەوەی پلە و ئەو بابەتانەش و دامەزرانە ڕێک بخات پێم وایە دەکرێت هاوکار بێت بۆی کە مەسەلەی یعنی ئەو نەعەدالەتی هەیە و ئەو کەمکوڕیایی لە بەشێک لە دامەزراوەکان حکوومەتەیە چارەسەر بکرێت. زۆر باشە. کاک فەرمان دوایین پرسیارمەوە دەبێت بێگومان قەرزێکی زۆری حکوومەت لای کۆمپانیاکانە. حکوومەت یاریێمی کوردستان توانیوێتی چەند قەرز وەربگرێتەوە؟ ئایا لە وەرگرتنەوەی قەرزەکاندا توانیوێتی هاوسنجی ڕابگرێت واتە بە نمونە چاوپۆشی لە هەندێک کۆمپانیا نەکات و لە هەندێک کۆمپانیا بیکات؟ لە مەلەفی وەرگرتنەوەی قەرزەکان دیارەت تا ئێستا بڕێکی ئەجگار کەم یعنی لە نزیکەی 950 میلیارد کەمتر لە 3 میلیارد دینار گەڕایتەوە کامە بڕێکی ئەجگار زۆر لە کاتێکدا یعنی ئەوە نزیکەی دەڕۆن بۆی کە ساڵێکە یاساکەتە بواری جێبەجێکردن و هیچی وا نەدرایتەوە یعنی ئەو پارانەشی کە درایتەوە یعنی وەک باسم کرد بڕەکەی زۆر کەمەکە ئێمە ناتوان لەسەرەوە تەقیم بکەین کە بزانین فەرق و جیاوازی دەکرێت یاخودنا. بەڵام بە گشتی حکوومەت زۆر جددی نیەوە فشار لەسەر ئەو کۆمپانیانە ناکات ئەگەر نادەتوانێت بەسەر مسادەرەوە دەست بەسەر مڵکماڵیان بگرێت و تاوەکو پارەکە نەگەڕێنەوە بۆ نەگەردە. بەڵام بەشەشان لەبەرەوەی کۆمپانیەکان پشتیوانی حیزبیان هەیە و خەڵکی دەستڕۆیشتون حکوومەتیش وەک پێویست ئەو بەشە یاسای چاکسازی نەخسۆتە بواری جێبەجێکردن. زۆر باشە. زۆر سپاس بۆ فەرمان ڕەشاد یەکێک لە ڕێکخەرانی پرۆژەی چاودێریکردنی راپۆرتی چاکسازی لە ڕێکخراوی ستۆپ کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس.